دوایی بیگرم وڵاتوانی واز لە دینەکەش بێنی بم فتوای تۆ 2 مانگ جارە گەڕێتەوە بۆ ماڵ و کوڕی باوکم تۆ لە کوێ بە مسافر حسابی 4 ڕۆژ بمێنیتەوە لەو شوێنەی کە داخلیە نابێ نۆژەکان قەسر و جەمع لە یەکەم ڕۆژی ژەگەرزانیت ئەوە ئەمێنیتەوە بۆ ئەم هەفتەیە قەسر و جەمعت نامێن ڕۆژ و شل لەسەرە بێ بیشیگری ناژوێتە ئەجیلیکە قەسر و جەمعەکانیشت جائیز نین لەبەر لەم کاتە کە ئێستا پێت دەگا ئەڵێ پرسیارم کردووە لەکوێ لە مەلا کۆلکە مەلایەک پرسیارت کردووە چ دەلیلێکی داویتی جارە واژ نییە گەر لە مەلای شافعیت پرسی بێ مەلای شافعی هەڵە لە 3 ڕۆژ 3 ڕۆژ باس زیاتر ناڵێ بن باز ڕەحمەتی خوالی بە 4 ڕۆژەکەی بە تەرجیحدانەوە لەبەر بە قووەتی دەلیلەکان بەرە تۆ بە مسافر حسابنی بران نوێژەکانی شە دەبێ هەمیشە بەردەوام بیان کەی تۆ 4 ڕکاتیەکانت قەسر و جەمع نامێنێ و هەروەها ڕۆژەکانی شت لەسەرە والله تعالى أعلم.